مام جەلال گولەبەند بوو بۆ کورد لە بەغدا کە لێنێکی زۆر گەورەی جێهێشت. دوای هەڵبژاردن لەسەر سەرۆکەمە ڕێگنەکەون پێگەێنانی حکومەت هێرم دەچێتە تونێلێکی تاریکەوە. بۆ خاتری خەڵکی کوردستانەقە پارتیوەکێتی لە ژێر کاریگەری ئیقلیمی دووربکەونەوە. مام جەلال دووجارڕێی لە مالیکی گرت بەشداری کۆبوونەی نێودەوڵەتی و ئیقلیمی بکات. لە دوای مام جەلال هەرێم سەدان وەف دینار دەبەغدا بەڵام هیچیان پێچارە نەکرا. لە نووسینی سەرتیب جەوهەر بەپێی هەڵسەنگاندنی بارودۆخە و زانیاریانی ئێستا بەردەستن دوای هەڵبژاردنی عێراق بارودۆخێکی پڕ ئاستەنگڕ لە پەیوەندی پارتیوەکێتی دەکات. هەردوو لە چاوەڕێی ئەنجامی هەڵبژاردنی عێراقن تاوەکو پۆستەکانی بەغدا و کابینەی نوێ هەرێم لێنان خۆیانی لای بکەنەوە. بەڵام پێ ناچێ ئەوەندە ئاسان بێت چونکە پرسەکە بە تەنها دابەشکردنی پۆست نییە بەڵکو گرێدراوی بارودۆخی ئیقلیمیشە. لە دوای دانیشتنی یەکەمی پەرلەمان پێویستە پارتیوەکێتی لە ماوەی یەک مانگ لەسەر شێوی کارکردن بەیەکەوە و دابەشکردنی پۆستەکان بەگشتی و بەتایبەت کاندیدی سەرۆکۆمار ڕێکەون. ئەگەر ڕێگنەکەون بەدڵنیاییەوە پرسی دروستکردنی حکومەت هێرم گرێکوێری بۆ دروست دەبێ و پێدەنێتە قۆناغێکی دیکە. ئەویشان کابینەی نوێ زۆر زیاتر دوا دەکەوێت و دەچێتە تونێلێکی تاریکەوە یاخود پارتی هەوڵدەدا ڕێگەیەکی دیکە بگرێتە بەر. ئەویشان کابینەی نوێ زۆر زیاتر دوا دەکەوێت و دەچێتە تونێلێکی تاریکەوە یاخود پارتی هەوڵدەدا ڕێگەیەکی دیکە بگرێتە بەر. ئەویش ڕێکەوتنە لەگەڵ لیست و قەوارەکانی دیکە کە بە پێی مەنتیق زۆر زەحمەتترە لە ڕێکەوتن لەگەڵ یەکێتی و لێکەوتەکانیشی زۆر خراپ دەبێت. بە پێی هەموو ئەگەرێک پێداگری لەسەر بەرژەوەندی حیزبی و دەزۆردانی ئیقلیمی دوو هۆکاری سەرەکی دەبن کە پرسی پێکەنانی حکومەت زەحمەت دەکەن. لە دوای ڕەوانشاد مام جەلال دەتوانین بڵێن کورد سەرکەوتوو نەبووە لە هەڵبژاردنی کەسێکی کاریگەر لە بەغدا وەک سەرۆکۆمار. بۆیە لە دوای مام جەلال ئەو پێگەی لە بەغدا لاواز بووە و کورد سوودێکی ئەوتۆی لە پۆستە نەبینیوە. مام جەلال هەم بۆ خۆی سەرکردێکی خاوەن ئەزموون و خاوەن پەیوەندیی سیاسی زۆر بەهێز بوو، هەمیش لەلایەن پارتی و حیزبەکانی دیکەی کوردستانیشەوە پشتیوانی دەکرا. ئەمەش بەهێزتری کردبوو. بەڵام لە ماوەی 10 ساڵی ڕابردوو هەر کەسێک بوو بێتە سەرۆکۆمار بە ململانێکی سەخت بۆتە سەرۆکۆمار بۆیە زیاتر نوێنەراتی حیزبەکەی کردووە نەک هەموو گەلی کورد. مام جەلال جگەلەوەی کۆکەرەوەی لایەنە عێراقیەکان بوو هاوکات لە بەغدا گولەبەندێکی زۆر کاریگەر بوو بۆ خەڵکی کوردستان. مەخابن ئەو بۆشایە پڕ نەکرایەوە. ڕێگری لە پێشێلکاریە دەستوورەکان و دەستدرێژی سەرمافی خەڵکی کوردستان دەکرد. ئەو نوێنەراتی حیزبێکی نەدەکرد بەڵکو نوێنەراتی خەڵکی کوردستانی لە بەغدا دەکرد. ئەم نوێنەراتی لە پەیوەندی و ڕێکەوتن لەگەڵ کاک مەسعود بارزانی سەرۆکی پارتی و هەموو سەرۆک حیزبە کاریگەرەکانی کوردستان و سەرچاوی گرتبوو. بۆیە ئەو گرفتانەی ڕوبەڕووی هەرێم دەبوویەوە هەر لە بەغدا خۆی چارەسەری دەکردن بێ ئەوەی گرژی دروست ببێت. بۆیە ئەوەندە باسی کاریگەری مام جەلال دەکەین چونکە دوای ئەو بۆشایەکە ئەوەندە گەورەیە 12 ساڵە شوێنەوار و لێکەوتەی غیابی ئەو بەردەوامە. لەو ماوەیە پۆستی سەرۆکۆمار زۆر سوودی بۆ خەڵکی کوردستان نەبووە بگرە هەندێکا دەکرێ بڵین بۆتە بەرگرانی. دەبینی نەموو ساڵێک شەڕی مسۆگەرکردنی لە ساحەبەی بودجێ هەرێمی دەکرد. لە دوای مام جەلال حکومەتی هەرێم سەدان وەف دینار دەبەغدا بەڵام پێی چارە نەکرا. ئەو ڕێژەی نەکدابین نەکرا بگرە بوو بە لە ساڵ 1267 کەچی ئەوەش نانێرێت. ئەمە جگەلەوەی خۆی سەرپەرشتی هەموو دۆسیە و پرسە چارەسەر نەکراوەکانی عێراقی دەکرد. تەنانەت کۆتایی ساڵی 2007 خەریک بوو لەسەر یاسای نەوت و گاز ڕێکەوتن لەگەڵ عێراق بکرێت. بەڵام چەند بەرپرسێکی کوردستان و عێراق گفتوگۆکانیان تێکدا. خۆ ئەگەر ئەو کاتە لەسەر یاسای گاز و نەوت ڕێکەوتن کرابە بەدڵنیایی و ئەو ئاڵۆزیانەی 12 ساڵی ڕابردووی نەوت نەدەهاتە پێش. مام جەلال ئەوەندە بەهێز بوو لە بەغدا دووجار ڕێگری لە نووری مالیکی سەرۆکوەزیران کرد بە ناوی عێراق بەشداری لە کۆبوونەوەی نێودەوڵەتی و ئیقلیمیەکان بکات. جاری یەکەم لە مانگی ئەیلولی ساڵی 2008 بوو کاتێک نووری مالیکی ویستی بە ناوی عێراق بەشداری لە کۆبوونەوەی ئەنجومەنی گشتی نەتەوەی کردوەکان بکات. بەڵام مام جەلال پێداگیری کرد نابێتە و بەشدار بێ بۆیە خۆی بەشداری تێدا کرد و بە زمانی کوردی قسەی کرد. جاری دووەم لە سەرەتای ساڵی 2009 کاتێک کۆبوونەوەیەکی لوتکی وڵاتانی عەربی لەسەر غەزە لە سەعودیا کرا مام جەلال ڕێگری لە نووری مالیکی کرد بە ناوی عێراق بەشداری تێدا بکات و فڕۆکەکەیان لە ئاسمانی سەعودیا گەڕاندەوە. ئەمە لە کاتێکدا مالیکی لە سەرۆکوەزیرانی هەرە بەهێزی عێراق بوو لە دوای ساڵی 2003. هەر لە هاوینی ساڵی 2012 نووری مالیکی بڕیاری گواستنەوەی فیرقەی 12 عێراقیدا بۆ باشووری کەرکووک. بەڵام مام جەلال بە توندی ڕوبەڕووی ئەم کارەی نووری مالیکی بۆیەوە و
بۆ پێی ئەو بڕیارە دژی لێک تێگەیشتنی هەرێم و بەغدایە سەبارەت بە ئیدارەدانی ناوچە جێناکۆکەکان بۆیە مالیکی ناچار کرد بڕیارەکەی هەڵوەشێنێتەوە بێ ئەوەی شەڕ دروست ببێ. مەخابن لە دوای مام جەلال ناوچە جێناکۆکەکان لە ڕووی سەربازیەوە لەدەستدرا. بەدڵنیایی و هەڵوەست و دەستکەوتەکانی بوونی مام جەلال لە بەغدا و قۆناغە زۆر زیاترن. بێگومانم دەستکەوتانە بە هەماهەنگی پشتیوانی کاک مەسعود و حیزبەکانی دیکەی کوردستان بوو کە هەماهەنگی و ڕێککەوتنێکی درێژخایەنیان لە نێوانە بوو. خولاسا ئەو قسانە بوو کە ڕێککەوتن لە سەرکاندی دێک لەلایەن کورد بۆ سەر و کۆمار و پێگەنانی حکوومەتی هەرێم زۆر گرنگە و گرێدراوی یەکترن. حەقە بەرژەوەندەی حیزبی بخرێتە ئەولا و دوور بکەونەوە لە شاری ئیقلیمی چونکە دۆخەکە ئاڵۆزتر دەبێ. پۆستی سەر و کۆمار زۆر کاریگەرە لە عێراق ئەگەر نوێنەراتی هەموو گەلی کوردستان بکات و کەسایەتی کاریگەر پێشنیار بکرێت. ئەمە جگەلەوەی لەم باردۆخە ڕێککەوتن لەسەر و پۆستەگرێ کوێرەی پێگەنانی حکوومەتی هەرێمی شل دەکاتەوە. بەڵام بەدڵنیایی و چەپڵە بەدەستێک لێ نادرێ پێویستە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان بکرێتە پەیوەند لەسەر و بنەمای هەردوو لە ڕێکەون. خۆ ئەگەر لەسەر کاندیدێکی سەر و کۆماریش ڕێک نەکەون ئەوەی دەبێتە سەر و کۆمار ناتوانێت نوێنەراتی هەموو گەلی کورد بکا و سەر و کۆمارێکی لاواز دەبێ. ئەنجام خەڵکی کوردستان زەرەری لێ دەکەن.